تاقی کفری لە ناوەڕاستی سەدەی هەژدە دروست کراوە لەلایەن عەبدوڕەحمان مەجید پاشای بابان وەک خۆی بۆ خۆی دروستی کردووە. یەکێکە لە هەرە دەواازە گرنگەکانی شاری کفری کە ئەو کاتە کفری ناوەندێکی بازرگانی گەورە بووە، هەموو کەسێک لەو ڕۆهات ئەلێ ڕۆهاتە ناو کفریەوە و دواتر دەرەچوو لە دەواازەی سلێمانیەوە. ئێمە دڵخستەمان بۆی کرد و هەموو شتێکمان ئاراستەی سەروی خۆمان کرد. خۆشبەختانە بەڕێوەبایەتی گشتی لەسەر ئەرک و بودجەی بەڕێوەبایەتی گشتی شوێنوار و کەلەپور کاری نۆژەکەمان دەست پێ کرد و ئێستا خۆشبەختانە ماوەی 10 ڕۆژێتر تەواو دەبێت و بەڕووی گەشتیارە ئەکرێتەوە و تاکو بتوانین ئاشنای هەموو گەشتیاران و خەڵک بکەین بە مێژووی ئەم ناوچەیە کە پڕی لە شوێنەوار و شوێن و کەلەپوری هەیە. بە تایبەتیش گەڕێکی باوەشاسوار کە یەکێکە لە گەڕەکانی شاری کفری هەموو شوێنێکی هەموو کون و کوژبنێکی ئەم گەڕەکە پڕە لە خانی کەلەپوری و شوێنەواری وەک قەیسەری کفری، کۆشکی مەجید پاشای بابان، گەرماوی پاشا، ژێرتاقی کفری کە ناچاوە بە تەقاڵتووی کفری و لە دەرەوەی ئەو گەڕەکەیشە تەپەی قەرەوغڵان، ئاسکی کفری، گۆمەزەکان، گۆڕدەخمەکان. لەبەر بۆیە ئێستا گۆڕدەخمەکان تەمەنی زیاتر لە 2200 ساڵ پێش ئێستاە،